سڵاوتان لێبێت هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. هەندێک شوێن لەسەر گۆی زەوی هەن زۆر نهێنین، بە جۆرێک ڕێگە بە مرۆڤی ئاسایی نادرێت بچێت سەردانی ئەو شوێنانە بکات. ڕوونترە بڵین ئەو شوێنانە تایبەتن بە چەند کەسانێک و مرۆڤی ئاسایی بووی نییە نزیکیان بکەوێتەوە. و بۆیە منیش لەم ڤیددیۆیەدا باسی پڕنهێنیترین حەوت شوێنی سەر زەویتان بۆ دەکەم کە لەوانەیە پێشتر زانیاریتان لەسەری نەبوو بێت. و ئەگەر تۆی بینەری بەڕێز دەتەوێت زانیاری لەسەر ئەم شوێنانە هەبێت، ئەوە دەتوانی تا کۆتایی ئەم ڤیددیۆیە بینەر بیت. یەکەم، بەندێنخانەی IDX فۆلێرنس لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. نووسینگەی فیدراڵی بەندێنخانەی ئەمریکا ئەم بەندێنخانەی زۆر تایبەت دروست کردووە، بە هیچ زۆرێک نەک تەنیا سەردانکردن، بەڵکو ڕێگە نادرێت قسە و لێدوانیش لەبارەیەوە بدرێت. دیارە ئەم بەندێنخانەیە تایبەت کراوە بۆ خراپترین زۆری ئەو کەسانی کە تاوانی قێزەونیان ئەنجام داوە یاخود تێوە گەڵاون بە مەسەلەی تیرۆر، وەکو ڕووداوەکانی 11 سپتەمبەر و تەقاندنەوەی یاریگای ئۆڵمپی و هەتا دوایی. ئەم جۆرە بەندێنخانەیە بەوە جیا دەکرێتەوە لەگەڵ بەندیخانەکانی دیکە کە لە ناویدا چەند ژوورێکی بچووکی لەخۆگرتووە. لە هەر ژوورێکدا شوێنێکی خەوتنی بۆ تەرخانکرا و پەنجەرێکی بچووک لەسەری سەرەوە هەیە، بەواتای بەندێنخانەکە پێک هاتووە لە چەند ژوورێکی تاکە کەسی گەورە. و لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا 7 زیندانی خۆیان کوشتووە و تا ئێستا هیچ کەس نەیتوانیەوە لەو زیندانیە ڕابکات. دووەم، ژووری خەوتنی شاژنە ئێلیزابێتی دووەم لە کۆشکی باکینهام. ئەمیش یەکێکە لەو شوێنە نهێنیانەی کە ڕێگە بە هیچ کەس نادرێت بچێتە ئەو ژوورەوە. دیارە ئەم ژوورەش یەک دەرگای هەیە بۆ چوونە ناوەوەی و هیچ کەس پێی نازانێت تەنها چەند کەسانێکی دیاریکراو نەبێت. تەنانەت ئەو فەرمانبەرانەی لەناو کۆشکەکەشن بۆیان نییە دەربارەی خەسڵەتەکانی ئەو ژوورە و پێکهاتەی ئەو جۆرە کەلوپەلانەی ناوەوەی بدوێن یاخود هەر جۆرە قسەیەکی تری لەسەر بکەن. سێیەم، ئەرشیفی ڤاتیکان لە شاری ڤاتیکانە کە سەدان بەڵگەنامەی نهێنی و گرنگی تایبەت بە کتێبی ئاسمانی ئینجیلی لەخۆ گرتووە، لەگەڵ کۆمەڵێک بەڵگەنامە و کتێبی جۆرا و جۆری دیکە. هەروەها بەڵگەنامەی وای تێدایە کە زیاتر لە 52 میل درێژیەکەیەتی بە شێوەی لولدراو دایانناوە. لە سەدەی 17هەمی زاینیدا لەسەر فەرمانی پاپا بۆلی پێنجەم ئەم شوێنە دروست کرا و دواتر ناوی ئەرشیفی نهێنیان لێناو تا سەدەی 19ی زاینی بە داخراوی هێشتیانەوە. دواتر لە ڕێگەی پاپای لیۆی 13هەمدا کرایەوە، بەڵام جارێکی دیکە دایان خستەوە و ڕێگە بە هیچ کەسێک نادەن بچێتە ئەو ژوورەوە، تەنها بۆ چەند کەسێکی دیاریکراو نەبێت، ئەوانش لە حاڵەتی زۆر تایبەت و پێویستدا دەتوانن بچنە ئەو ژوورەوە. چوارەم، دوورگەی سینتینێڵ. ئەو دوورگەیەیە کە دەکەوێتە سەر دەریای هەندی و باشووری وڵاتی میانمار. ئەگەرچی دارستانێکی چڕە، بەڵام چەند گوندێکی بچووکی لە خۆگرتووە کە جۆرە خەڵکانێک تێیدا دەژین ڕێگە بە هیچ جۆرە کەسێک نادەن لەوانە نزیک بکەوێتەوە. بەپێی سەرچاوە مێژووەکان بێت، ئەم جۆرە مرۆڤانی لەو دوورگەیەدا هیچ شارستانیەکی پێشکەوتووی مرۆڤایەتیان پێنەگەیشتووە و تا ئێستاش لەسەر ئەم ژیانە وەحشیگەراییەی خۆیان بەردەوامن. هەروەک مارکۆ پۆلۆ گەشتیاری ئیتاڵی لە ساتەوەختی گەشتەکەیدا بۆ ئەو دوورگەیەدا ئاماژە بەوە دەکات کە خەڵکی ئەو دوورگەیە هەر جۆرە مرۆڤێکی غەریبە لیان نزیک بکەوێتەوە، ڕاستەوخۆ دەیگرن و پارچە پارچەی دەکەن و دەیخۆن. پێنجەم، شاری فاروشا دەکەوێتە سەر کەناراوەکانی وڵاتی قوبرز، بە ناوچەیەکی زۆر سەرنجڕاکێش و گەشتیاری بەناوبانگە. لە سەدەی ڕابردوو زیاتر لە 40,000 کەس دانیشتوانەکەی بوو، بەڵام لە ساڵی 1974 تورکیا هێرشی کردە سەر ئەو شارە و داگیری کرد. بەو هۆیەوە دانیشتوانی ئەو ناوچەیە شارەکەیان بەجێهێشت و کۆچیان کرد و تا ئێستاشی لەگەڵدا بێت هیچ کەسێک بووی نییە لەو شارە نزیک ببێتەوە و هەر بە چۆڵی ماوەتەوە. بە جۆرێک تەنها چەند سەربازێکی تورکیا و هەندێک فەرمانبەری فەرمی لە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لەو شارەدا ماون.
شەشەم چیای ئاسنی کە ناسراوە بە شوێنی ئەرشیفی جیهانی. ئەم چیایە بە نرخترین گەنجینەکانی سەر زەوی هەڵگرتووە و پارێزگاری لێی کردووە. 80 پاسەوانی بەتوانە بە چەکەوە پارێزگاری لە شوێنەکە دەکەن و بە شێوازێکی تون دەرگای چوونە ژوورەوە بۆ ئەم شوێنە دەپارێزن و بەناوبانگترین کۆمپانیەکانی جیهان هەموو نهێنی و دراوە و بەڵگەنامە گرنگەکانی کۆمپانیەکەیان لەم شوێنەدا جێگیر کردووە چونکە شوێنێکی زۆر پارێزراوە و ئەم چیایە ئاسنیە خاوەنی زۆر شتی نهێنی تر هەیە. بۆ نمونە خاوەنی زیاتر لە 720 ملیۆن وێنەی نێگەتیڤ هەیە بۆ بەناوبانگترین ڤیدیۆ و فلیم و وێنە بەناوبانگەکانی جیهان. بە کورتەکەی مەلەفی زۆر شتی بەناوبانگی جیهانی تێدایە کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو مەلەفانە ئاشکرا بکرێت کێشەیەکی زۆر گەورە بۆ خاوەنەکەی دروست دەکات و دەبێتە هۆی ئەوەی ناوبانگەکەی لەدەست بدات و لەگەڵ ئەوەشدا بەناوبانگترین کۆمپانیەکانی بەرهەمهێنانی میوزیک هەڵدەسن بەوەی کە پەڕەی بنچینەی گۆرانی و میوزیک و ئەلبومەکانیان لەم شوێنەدا جێگیر بکەن واتە نوسخەی ئەسڵی گۆرانیەکان لەم شوێنەدا بوونی هەیە و بێجگە لە هەموو ئەمانە ئەم چیایە زۆر شتی لە من نهێنی تریش لە خۆ دەگرێت کە بە زۆرێک نهێنیە هێشتا دەستی زۆرێک لە مرۆڤەکانی پێنەگەیشتووە و زاناکان دەڵێن کە ئەم چیایە بە شێوازێکی زۆر بەهێز و تۆکمە دروست کراوە و دەتوانێت بۆ ماوەی 5000 ساڵ خۆڕاگر بێت و هیچ شتێکی لێ بەسەر نەیات و تەنانەت دەتوانێت خۆڕاگر بێت بەرامبەر هێرشی چەندین زۆری چەکی ئەتۆمی و کۆمەڵە مزەخەیەکی زۆر گەورە ئاو لە دەریاکانەوە پاڵ دەنێن بۆ چواردەوری شوێنەکە بۆ پارێزگاریکردن لەو شتانەی کە لە نێو چیاکەدان و لە پلەی گەرمیەکی گونجاودا بن و هەروەها 15 دینەمۆی کارەبایی هەیە کە وزە بە چیاکە دەبەخشن و لەگەڵ 2700 کارمەندی تایبەت. حوتەم تێکەڵی نهێنی کۆکاکۆلا لە جیهاندا زیاتر لە 1.8 ملیۆن بیپسی کۆکاکۆلا دەخورێتەوە لە ڕۆژێکدا. بەپێی تاقیکردنەوەیەک بێت کە 2 ساڵ دەبێت ئەنجام دراوە دەرکەوت کە کۆمپانیای کۆکاکۆلا خاوەنی بە نرخترین لۆگۆی بازرگانیە لە جیهاندا. ئەوەی ئێمە دەیزانین ئەوەیە کە ئەم خواردنەوە گازیە پێک هاتووە لە شەکر و هەروەها گەڵای ڕووەکی کۆلا بەڵام تێکەڵە نهێنیەکەی زۆرترین چاوی لەسرە و زۆر کەس ئارەزوو دەکەن نهێنی ئەو تامە بزانن و زۆر کۆمپانیای تر هەوڵیاندا بیپسی هاوشێوەی کۆکاکۆلا بەرهەم بهێنن بەڵام نەیانتوانی تامە ڕاستەقینەکە بەدەست بهێنن و لە ساڵی 1886 توانرا تامە ڕاستەقینەکەی بیپسی کۆلا بدۆزرێتەوە لەلایەن گروپێک کە سەر بە جۆنز مێز بێمبەرسۆن بوون کە بەدیهێنەری بیپسی کۆلا بوو و لە ساڵی 1990 کاتێک کۆمپانیای کۆکاکۆلا بەلایەنێکی تر فرۆشرا هەڵسان تێکەڵە نهێنیەکەی کۆکاکۆلایان کردە نێو سندوقی ئامانەتەکانی بانقی گێرنتی لە نیویۆرک بۆ ئەوەی تێکەڵە نهێنیەکە بە پارێزراوی بمێنێتەوە و دواتر بۆ چەند جارێک شوێنی تێکەڵە نهێنیەکەیان گۆڕی و لە ئێستادا ئەم تێکەڵە نهێنیە پارێزراوە لە نێو قاسەیەکی ڕەشدا لە مۆزەخانەی کۆکاکۆلا و خەڵکی تەنها لە دوورەوە دەتوانن تەماشای بکەن بەڵام ڕێگەیان پێنادرێت تێکەڵە نهێنیەکە بخوێننەوە. کام لەم شوێنانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیە بۆمانی بنووسن و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەوە هەروەها شێریشی بکە لەگەڵ هاوڕەکانتدا و ئەگەر ڤیدۆکەمشت بەدڵ نەبوو ئەوە دەتوانیت دیزلایکی ئەم ڤیدۆیە بکەی بەڵام بە مەرجێک دەبێ هۆکاری دیزلایکەکەشم لە کۆمنت بۆ بنووسی و ئەگەر ئەتەوێ هەمیشە بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینیت ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەوە هەروەها زنگۆڵی تەنیش سبسکرایبەکەش ئۆن بکە بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانت بە ئاگادارکردنەوە پێ بگات و ئەگەر هەرڕاو پێشنیارێک شتان بۆ کەناڵەکەم هەیە یاخود بیرۆکەی ڤیدۆیەکی نوێتان بۆمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیە بۆمانی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. ئینشاءالله ڤیدۆکە جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بووە و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.